یەکێک لەو کارانەی کە شەیطان زۆر دڵی پێخۆشە و ئەوانەیشی کە ئەنجامی ئەدەن پێیان دەڵێت تۆی باشترین پیاوی شەیطان و داردەستی شەیطان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئینە ئیبلیسە یەضع عەرشەه عەلە الماء. شەیطان ڕۆژانە تەختی خۆی لەسەر ئاو ڕادەخات، ثم يبعث سراياه لپاشان جوندیەکانی دێنێ بڵاوی دەکات بەناو خەڵکی مسلماناندا. کاتێک کە بڵاوی دەکات ئیشەکەی ئەوان چییە؟ یان ئایا چێ ئەو کەسێک کە لە زۆر لە شەیطانەوە نزیک بێت؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی فەئەدناهم منه، نزیکترینیان لە شەیطان دەفەرمێ فەئەدناهم منه منزلة أعظم درجة أعظمهم فتنة. دەفەرمێ نزیکترینیان لە شەیطان گەورەترین فتنەی پێیە بۆ مسلمان. تاوەکو مرتبەی بەرزتر بێت لە شەیطانەوە نزیکتر بێت، أعظمهم فتنة، فتنەی بۆ مسلمانان گەورەتر پێیە. ئایا چێ ئەو کەسەی کەوا شەیطانێکی بەردەکەوێت کە مرتبەی لە شەیطانەوە نزیک بێت، کە هەتاوەکو لە شەیطان نزیک بێت فتنەکەشی گەورەتر بەردەکەوێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەم حەدیثە مبارەکەدا دەفەرمێت کە سەرایای خۆی بڵاو کرد بەناو مسلماناندا، فەرمانیان پێ دەکات کە چۆن بتوانن ئاژاوە بخەنە ناو ماڵی مسلمانانەوە. لە کاتێکەوە وردە وردە ئەوان بەڕێیان دەکا و دوایی دەگەڕێنەوە بۆ لای شەیطان. یەکیان دێتەوە پێی دەڵێ چیت کرد؟ دەڵێ فەعەلت کەذا وەکەذا. چوون بەینی دوو مسلمانم تێکدا، ئاژاوم خستە بەینیانەوە، عەداوەتم خستە نێوانیانەوە. ما صنعت شيئا، هیچت نەکردو. یەکی تر بێتەوە چوون فڵان کەسم بەکوژدا، ما صنعت شيئا. قەتڵ چەند تاوانێکی گەورەیە، چوون زینای بە فڵان کەس کرد، هێشتا لای شەیطان ما صنعت شيئا، هیچ شتێکت نەکردووە. تاوەکو کەسێکیان دێتەوانێ، کەسێکیان کە هاتەوە دەڵێ تۆ چیت کرد؟ دەڵێ ما تركته حتى فرقت بينه وبين أهلي. ئەمن هەستام بەم ئیشەم کردووە، بەجێم نەهێشتن، لە بەینی ژن و پیاوێکدا دانیشتم تاوەکو لە یەکترین بە تەلاقداندان، تاوەکو بە تەلاقمدا لە بەینیانەوە هەڵنەستام. شەیطان بە ئەمیسانە دەڵێ نعمە ئەنتە نعمە ئەنتە، ئەو نعمە ئەنتە ئەنتە، دوو جار تەئکید لێ دەکاتەوە، تۆ باشترینیانی، تۆی باشترین کەسی شەیطان. کەواتە لەم حەدیثەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کە ڕوونی کردەوە کە زۆر لای شەیطان گەورەیە، کە زۆر لای شەیطان خۆشەویستە، لێکترازانی هاوسەرگیری مسلمانانە. بۆ لەبەرەوەی کە دوو کەس عەداوەتیان بکەوێتە بینەوە ئاش دەبنەوە، بەڵام مەسەلەی ژنومێر تەنها دوو ژنومێردەکە نین، تەنها ئەم دوو هاوژینە نین بەیەکەوە، بەڵکو دوو بنەماڵەیەک لێک دەبێت. ئەگەر کەسی نزیک بێت خزمایەتیان دەپچڕێت، ئەگەر کەسی خۆیی بێت لەوانەیە تووشی ئاشتەوایی نەبێت، و ئەگەر کەسی خۆیەتیش نەبێت بەهۆی هاوسەرگیریەوە بۆتە کەسی خۆ. کەواتە بۆیە شەیطان پێی خۆشە، گەورەترین هۆکار شەیطانە کە دەبێتە مای لێک جیابوونەوەی مرۆڤەکان.